كره خصمو غاردنه كره غاردنه كره تاخذ اما گویی به حساروست بجداری ما گله خلا سپاس بخواسونه نهایی و توانشمان لناو یاری که یک بیگ بو بنام الان هندران و آجاوا گیرا نیانش گمگه تابه سه بیز به حساروست لان نابجوان کوتای بهندرا براستی او خلا درباره خلا کی قسە بکەین ئەو خلا چەندان ساڵە لێرە لەو سنوورە بێبەش بووە لە ڕووی وەرشیەوە کۆمەڵە گەنج دەستخۆشیان لێکم تایبەتی کاک هۆشنگ ئەو خولیان کردەوە لە پێش ڕەمەزانەوە دووسێ مانگە خولەکە بە سیستەمی خاڵ بەڕێواسی و نزیکەی 30 تیپ مشارەکە کردبوو هەتا یاری کۆتاییش خۆتان بینەوە کۆتاییەکەی بوو بەداخەوە لەو سنوورە چەندان ساڵە هیچ کەسێک نە ڕێکخراوەک نە عیزبێک نە نەیانەیەک نەمەرکە شەبابە کەس خۆ بە پرسیار نازان لێرانەوە خۆ دەبە وەرشەکەی ڕناکات لێرە ڕاضەکە سەقەت کرایەوە سەقەت بۆ لە سنوورەیە یاریەکەی وڵای خۆتان ئاگادار بوون یەک بێگ و پەنەتی لە لۆمە گیرا لێ نەگەڕان پەرتێکەوە حەکەمیش کۆتایی پێ نەکەواتە سەرکەوتەکە بۆ مەیە Gördüm ne daha. Vallahi hep demek ki.